بینەرانی بەڕێزم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری تیڕۆژ لەگەڵتانم تەوەریەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەزمموی شعری شاعیرێکی لاویا خۆ شاعیرێکی گەنج ئەویش جەزا شێخانیە بە خۆشحاڵی و ئێستا لامان میوانە کاک جەزا بەخێر بێت. زۆر سپاس. کاک جەزا پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم با بزانم بە بڕوای ئێوە وەک شاعیرێک شعر چۆنە یان شعر چییە؟ دەستپێکی بەرنمەکەم سڵاو و ڕێز سپاس بۆ کتێبخانەی ئەمازۆن کە دەرفەتیەوەی پێداینم بەرنمەیە لێرە بکەین و سپاسی برای بەڕێزم کاکدانا کامێرەمانی بەڕێز کامیشەوەکو و سەربازێکی ون لە پشتی کارەکانەوەن. بە بڕوای من هیچ شاعیرێک یاخود هیچ نووسەرێک یان ئەوانەی لە دەوری ئەدەبیات و بە تایبەتی ڕەگەزی شعر ئەسوڕێنەوە ناتوان پێناسەیەکی 100% و دروست بۆ چەمکی شعر بکەن. چونکە شعر هەمیشە لە گۆڕاندایە بۆ بڕوایی کە زەمان و نووسین هەمیشە لە گۆڕانکاریایە، بەڵام شعر لە کورتترین پێناسە تا بە بڕوای من هاواری وجدانە، هەڵچوونێکی دەرونیە، وتەیەکی سحراویە کارەکاتە سەر هەست و نەستی مرۆڤ و خوێنەر بۆ خۆی ڕائەکێشێ ئەمە لەسەر ئەزمموی شاعیری باش. کاکجەزا ببوورە من مەبەستم خودی پێناسی شعر نەبوو، دەگین ئەگی نەزانم کە با بڵێن شعر بۆ خۆی پێناسە ناکرێت، بەس تەوزیفی شعر بە بڕای ئێوە وەک شاعیرێک حتمیان دەزانن کە شعر شوناسێکی تایبەت بەخۆی هەیە، ینی تەنانە لەگەڵ شاعیرەکانی شاد جیاوازە، بەس حەزم کرد لە ڕوانگەی ئەوەشەوە ئەو با بڵێن ئەو دیدە جیاوازە بزانم چییە. پێم وتم بە بڕای من شعر هەڵچوونێکی دەرونیە، هاواری وجدانە، وتەیەکی سحراویە، هەست و نەستی مرۆڤە جۆڵێنێ. ئەگینایمە ئەتوانین بە هەمومان هەریەکە بۆ خۆی پێناسەیەک بۆ شعر بکە، بەڵام بە بڕای من شعر ئەمە بوو. زۆر باشە کاک جەزا، لێرە و لەوێ گوێمان لێ ئەبێت کە دەڵێن کوردستان وڵاتی شاعیرە، ینی شاعیرێکی زۆر زۆر لە نێو کوردستانە وجودیە یان بوونی هەیە. پێم خۆشە ڕای ئێوە لەو بارەیەوە بزانم ئایا وایە ئەمە؟ شێخ ڕەزایەک کە لەو شاعیرانی کە بە شعری داشۆرین منشورە، حەز ناکەمەوە دێڕە لێرەوە، بەڵام هەڵبەت لای بەڕێستان معلومە ئەوەندە شاعیر زۆر بووە لەم عەسرەدا و ئێمە باسی ئەدەبیات دەکەین بۆتە حەشی نێرەکە ڕێک لەم حجرێ بزەبێت ئەبێ ئەوە بڵێن خۆی گرنگ کاکدانا گرنگ ئەوەیە 100% ئەو قسەیە تەواوە شاعیر لەم سەردەمەیە زۆرە، بەڵام ئەمە گرنگە ئەوەی کە پێی وترێ شاعیر چی ئەنووسێ چۆن ئەنووسێ، هەر کەسەوە بۆ خۆی ئەسپی خۆی تاوادا لەم مەیدانەیە، بەڵام گرنگەوەی مێژووکێ ئەنووسێتەوە. من بۆ خۆم ڕەنگە لەسەر کلاسیک بنووسم، بەڵام تۆ ئەوانەی دەوروبەری من و تۆ ڕەنگە لەسەر شێواز و فۆرمێکی تر بنووسن. پێش هەموو شتێک شعر پەیامە، ئەو شاعیرانی کە شعر ئەنووسن پەیامیان چییە لە نووسینی دەقەکانە. بۆیە 100% شاعیرێکی زۆر بێشمار هەیە لەم بازاڕەیە بۆتە فەوزا. ئەی چی بکرێت کاک جەزا بۆ ئەو زۆر و بۆریە یان بتوانرێت کەم بکرێتەوە یان فلتەرێک شتێک هەبێت بە بڕای ئێوە هەیە با بڵێن؟ من و تۆ ناتوانین ڕێ لە نووسین بگرین، بەجددی ناتوانین ڕێگا لە خەڵک بگرین بنووسێ، بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە، ئیشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیرەکانە فیلتەرێک بۆ ئەمە دابنێ. ینی من زۆر جا کتێبی شعرە بینم لە بازاڕە نەک شعر نییە، سیانزە پلە لە خوار قسەشەوەیە، ژمارەیەکی سپاردنی دراوەبی بەچی حەقێ. ئاخر کاکە دەستبردن بۆ شعر ئەروە ئاسان نییە. پێت وایە خەتای ئەوانیشی تایە؟ ئەو ژمارەی سپاردنیان بە کتێبەکان بزەبت ئەی خۆ خەتای من نییە. باشە وەزارەتی ڕۆشنبیری ڕێ لە من نەگرێ کە شاعیرێکی خراپ بم، ئەی تۆ ناتوانێ ڕێ لە من بگری. بەس کاک جەزا نەبوونی ئەو فیلتەرەیە بە بڕای من، چونکە ئەوان ئەو کتێبەی کە یەتە بەردەستیان ڕەنگ بێ زۆر جار بڕیاردانیان لەسەر عاتفی بێ، یان جۆرێک لە عاتفی و سۆزداری بێ بڵێن ئەم کتێبەش با بچێتە نێو من گرنگی دێمێ زۆربەی و کتێبانەی چووەتە وەزارەتی ڕۆشنبیری و بۆ ڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیریەکان کە ژمارەی سپاردنی وەرگرتووە بە تەحداوە زۆربیان هەر نەخوێنراوەتەوە. یعنی ئەم ڕۆشتەکە وای لاتووە لەسەر ئاستی شخصی و برادەری ژماری سپارد نەدرێ. ینی بۆ ناخوێنرێنەوە ئەم کتێبانە هۆکاری چییە؟ تااقەتیان نییە یاخود دەزانن کە شعرەڵێن با بڕاتە نێو کتێبخانەی کوردیەوە چش لەو زەلە شعر هەروە ئاسانیە تۆ بە ئیهمالی بڵێ ئەمە شعرە و با بڕوا نووسین بە ئامای لێ هاتووە، ینی بەجددی ئەی نەبێتە ئەوە ئەو مۆزەفانەش لێوێ دانراون، ینی نازانم. زۆر باشە کاک جەزا باسی ئەکادیمیت کرد، ئایا شعر ئەکادیمی بوو ئەو چێژ و با بڵێن
با بڵێن ئەو چێژەی هەیە کە ئێمە بیخوێنینەوە وەکو خوێنەرە گیان بەرکەوتەمان لەگەڵیا هەبێت خۆی دوو جۆر نووسینی شعر هەیە ئەوەلی دیوانێک کە لەو شعرانی خۆ هەر ئەسڵان خوێنەواری نەبوو ئەکرێ ئێمە بڵین ئەکادیمیە نە بە زمانێکی سادە و جوان و دەوروبەرش لێ تێگەشتووە بەڵام کە باسی ئەدەبیات دەکەی یعنی زانستی ئەدەب ئەگەر بێ وەکو ئەکادیمی لەسەری قسەکەی زۆربەی شعرەکانی ئێستا ناشتە قاڵەوی ئەکادیمیە تەنها قسەیەکە و هەڵچوونێکی دەرونیە بەس کاک جەزا لێرە و لەوێش هەندێک هەیە ئەڵێ ئەگەر شعر ئەکادیمی بوو ئەو مانایە یاخودە و چێژەی خۆی کە هەیەی نایدا بەدەستەوە ئەنی شعر ئەڵێن نابێ ئەکادیمی بێت کە تۆ قسە لەسەر ئەدەبیات دەکەی ئەبێ ئەکادیمی بێ ئەگەر بڕیار وابێ کە قسە لەسەر بابەتێکی تر بکەی ئەی چۆن نەکرێت ئەکادیمی نەبێ ینی نەسی قسەکە ئەمەیە ینی تۆ بۆ منیسە لە شاعیرانی کلاسیکە ئێمە سێکوچکەی بابانمان هەیە نالیمان هەیە سالیممان هەیە کوردیمان هەیە لای بەڕێستان معلومە کۆمەڵێک فیلتەر هەبوو کۆمەڵێک مەرج هەبوو بۆ ئێمانە شعری کلاسیک بنووسن بۆ نەوشەی عەرەبی وشەی فارسی تورکی تەنانەت کرمانجی بەڵێ زۆربەی ئەو شانەی تێدا بووە بەڵام لەو قۆناغە کە شۆڕ بۆ قۆناغی بۆ منە دواتر ئەو مامۆستا گۆرانی شاعیر بوو بۆ منە لە 63 کە کۆچی دوایە کە هەم بۆ خۆشی مامۆسای زمان و ئەدەبی کوردی بوو لە هەڵەبجە تەقینەوەیەکی گەورەی لە زمان و ئەدەبیاتی کوردی زیێ باشیشی زانیوە لە سەرەتای بەرنامەکەیە پێم وتی یعنی شاعیرێکی زۆر بێشمار هەیە و خۆش لە ئاماژەت پێ کرد بەڵامی تر ئەوە لە دواترە تۆی بڕیار لەسەر من ئەهەی کۆمەڵگایە بڕیار لەسەر من ئەیە لەسەر ئەوی تر ئەیە بزان کێ باشە و کێ خراپە زۆر باشە کاک جەزا بابینە سەر پرسیارێک ئایا شعر ئەوەندە ئاسانە هەموو کەس پێی بوێرێت ژانەرێک هێروا ئاسان نییە مێژووی ئەدەبیاتی کوردی بە شعر دەستی پێکردووە باباتایری هەمەدانی ڕاستی لە 1910 لە هەندێک سەرچاوە بۆ 950 قسەی لەسەرەکەن بەڵام بە دەقیقی بەڵێ بسەبر لە 1910 مێژووی شعری کوردی بە چوارینەکانی باباتایری هەمەدانی دەست پێ کردووە ئاسان نییە کاک دانا من پێم دەستی بۆ بەرە ئەی کاک جەزا هۆکاری ئەمە چییە هەموو هەچ کەس هەڵ ئەسێ کە سەرەتا دەسەداتە پێنووسەکەی دەستی شعرە نووسێت بۆ ڕۆمان نانووسێت کاکە بۆ شتیرۆک نانووسێت خۆ ئەمە ژانرێکن لە ئەدەبێت یەکێکن لە ژانرە گرنگەکانی ئەدەبێت یەکێک لە هەرە ژانرە گرنگەکانی ئەدەبیات شعرە بە دوای ئەمەیە ڕۆمانە بە دوای ئەمەیە چیرۆکە بە دوای ئەمەیە باقی ژانرەکانی ترە بەڵێ ڕاست بەڵام من ئەوانی تر کە دەستی داوە بە شعر پێم وتی تا چەند ئەچێ تا کوێ ئەچێ لەو بڕواایە مێژ و ڕەحمیان پێ نەکە و مێژ و ڕەحم بە هیچ کەسێ ناکە ئەنی دەقی باش ئەمێنێت بەڵێ دەقی باشمان هەیە شاعیری باشیشمان هەیە لە ئەم فۆزایە زۆر باشە کاک جەزا دەبێت شعر لە ئێستادا هەڵگری چ پەیامێک بێت مەبەسم ئەم قۆناغەیە لە هەموو قۆناغەکانی ژیانە شعر بۆ خۆی پامێکی هەبووە بەڵام ئەگەر لەسەر ئەم قۆناغی ئێستا قسە بکەین ئەتوانم بڵێم شعر لەم سەردەمەیە ئەبێ پامی خۆشەویستی بێ پامی بەگشتا چوونەوەی هەموو ئەو زڵم و زۆرە بێ کە ئیسە لەم هەرێمەیە بوونی هەیە بەڵام بە شێوەیەکی تر بۆیە شعر پامی زۆر جوانی تێدایە بەڵام ئەوە شاعیرەی تر تا چەند دەست ئەبا بۆ ئەم پەیامە کاک جەزا ئەگەر پرسیارت لێ بکەم شعرت لێ بسەنمەوە تۆ چه هەڵوێستێکت دەبێ بەرامبەر وڵی تۆ ناتوانانی شعر لە من زڵ بکەیت مەبەستم ئەگەر شعرت لێ بسەنرێتەوە یان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لێسەنەوە چەند مانایەکی لێرە من بۆ واتایە بەکارێنم کە بۆ نمونە بەڕێزت تووشی شتێک ئەبیت کە ئابەیەکە واز لە پێنووسەکەی دەسدێنی توخنی شعر ناکەوی تۆ کاتە چ هەڵوێستێکت دەبێت واخر خۆی کاکدانا ئەنی یەکێ لە هەرە وتە بەناو بانگەکان ئەڵێ ئەگەر ڕوحی دوو هاوڕێتێکەڵ من هێز نییە لێکیان جودا بکە کاکە شعر لەگەڵ ناخی منات تێکەڵ بووە ئەوە گریمان تۆ توانێت شعر لە من زەڵ بکەیت بەڵێ من وەک خۆم نابەس مەبەسم پرسیار بوو ڕەنگە دەست بەرم بۆ ژانەرێکی ترکە چیرۆک بێ ینی تۆ هەر لە ئەدەبیات ئەمێنیتەوە بەڵام بە شێوەیەکی بەڵێ ئەمە خۆ مامۆسای زمان و ئەدەبی کوردیم ناتوانم وازە ژانەری ئەدەب بێنم ئەنی بڕوات بەوە هەیە شعر کارێک لەگەڵ ڕۆحەکە بەڵێ تێکەڵ بووە لەگەڵ ڕۆحماوەتە بوو زۆر باشە کاک جەزا ئەگەر شعرێک ئامادە بێ پێم خۆشە گوێمان لێ بێت فەرموو چاوە خۆش بێت ستایلێکی جیاوازە توانم بڵم نا ئازادە نەکلاسیکە جۆرێکە لە
ڕێشکێکی تایبەت بەخۆمە کە ڕۆیشتی هەموو شتت لەگەڵ خۆت برد باخی دڵ بوو بە بیابان ساخوایە کەس تووشی نەبێ ئازاری دۆڕی و دابڕان کە ڕۆیشتی ڕۆمانێ ئازارت جێهێشت تروسکایی هیوان نەما ئێستا من و جگەرەکەم لەگەڵ خەما ئەیکەین سەما کە ڕۆیشتی ئاسمانیش دڵی لێت شکا خۆم و شعر و قەڵەمەکەم زۆرمان پێوتی تۆمەڕۆ زۆرمان لێت کرد هاناوتکا کاتێک ڕۆیشتی هەرچی هیوای چەند ساڵم بوو لەگەڵ تۆدا سەفەری کرد پێکەنین و خەندەکانم بوون بە گریان بۆ گۆڕستانی مەرگت برد خەتام نەبوو خەتات هەبوو ئۆباڵی ئەم هەموو خەما لە ئەستۆی تۆدا ئەکەوێ مەرگی ئەم هەموو هیوایم هەموو دەمێ لێم ئەکەوێ کاتێک ڕۆیشتی چی ئێسپانی جەستەم هەیە ورد و خاش بوون من خەم بۆ ڕۆژانێک ئەخۆم کە پێکەنین میوانم بووای داخەکەم چۆن لەدەست چوون سەرباری ئەم هەموو خەما هەتا ئێستاش تۆ لە لای من هەر شیرین و میهرەبانی هەر گلارەکەی جارانی هەر وەک جاران خانومانی سەرباری ئەم هەموو خەما هەتا ئێستاش خۆشم ئەوەی بڕوا بکە دڵ بەبێتۆ بۆ ساتێکیش قەت ناسەوێ ئەی مەحبوبەکەی دڵی من ڕەبی قەزات لە من کەوێ کاک جەسا بەخێر بێتەوە زۆر سپاس شێرێکی جوان بوو دەستە خۆش بێت کاک جەسا بێنەوە سەر پرسیارەکە ئێستادا خەوشیەک لە نێو شێعرا هەیە عادەتەن کە شتێک خەوشی تیا بوو پێویستی بە فلتەر و پاکبوونەوە هەیە بە بڕوای ئێوە وەک شاعیرێک چی بکرێت ئەم خەوشیە کە لە نێو شێعرا هەیە بەعام ئەدەبیات بەڵام ئەم بەرنامەیە تایبەتە بە ئەزمموی شعری جەنابەت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم خەوشی هەیە پاک بکرێتەوە بە بڕوای ئێوە کاک دانا بەڵ ئەم پرسیارە 100% لە جێی خۆیەتا من یەکێکم لەو شاعیرانەی تا ئێستا بەشداری 11 فیستیڤالە گەورەکانم کردووە لە شعرا ینی بڕوا بکە لەو فیستیڤالانەیە شعری وا ئەچنا عشرە ئەوائیلەوە پلەی یەکەم و دووەم و سێم و تا دێم بەدەستێنن کاکە وەڵڵەهی بەس شعر نییە یعنی تۆ ئەگەر پرسیار لە من بکەی ئەم خۆشیە چۆن پاک وڵای پێویستی بە لێژنەیەکی زۆر تەندروستە بەڵام ئەبینی کاکە لە فیستیڤاڵی باناوی فیستیڤالەکان نەڵێ فڵان و فڵان یعنی خۆ هەر پێویستە ئەم لیژنانە بن یعنی ئەو خۆشیە ئەو خۆشیانی لە شعرا هەیە پاک بکرێنەوە بەڵام هەر ئەمانەشن ئەبنە لیژنەی هەڵسەنگاندن بۆ ئەو شعرانە کە خەوشیەکە دروست ئەکەن بزەبن یعنی من تێناگەم ینی بە بەڵگەوە پێ دەڵم شاعری وا هەبووە خەڵاتی دووەمی بردووە لەسەر ئەساسی ڕەفیقی بردوێت یعنی لیژنەکە ڕەفیقی بووە کەواتەمە بۆ خۆ دروستکردنی خەوشیەکە بەڵێ بزەبت ئارامەیەکە ئەوترێ کورسان وڵاتی شاعیرانە پرسیارەکە من بیزاد لەسەر ئەوەیە نەک دروستکردنی خەوش بۆ خۆی خەوشەکە دروست بووە بەڵام کاکە چۆن پاک بکرێت کاکە پاک ناکرێتەوە من وا پێم وتی ینی دەبێ ئێمە دەسەدانشین وازی نبێنی دیسان پێویستە وەزارەتی ڕۆشنبیری ئاوڕی جدی لەمە بداتەوە کاکە بە تەحداوە وەزارەتی ڕۆشنبیری هەندێک فیستیڤاڵەکەی هەر ئاگدار نییە قەنەعەت کە ئاگدار نییە چۆن دەبێت ئەی وەزارەتی ڕۆشنبیری هەرکی چی ئەگەر ئاگداری ئەوە نەبێت بۆ منە فلان فیستیڤاڵ ئەنجام ئەدرێت کاک دانا ئەزانی من ڕەفیقم هەیە ویستێتی کتێبێک چاپ بکا وەزارەتی ڕۆشنبیری نەک وەزارەیەکی لە بەڕێوەبەرایەتێکی شتەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری وعدی ئەوەی پێداوە لە سپۆنسەری کتێبەکەی بۆ بکە وا 2 ساڵە لەو بەڕێوەبەرایەتەیە تۆز لەسەر کتێبەکەی نیشتەوە چاپ نەکراوە بێئاگایی چۆنە من ئاگادارم تا ئەو جێیە ئەمە بەرگری نییە لە ئەو بەڕێوەبەرایەتیانە بەڵام ئاگادارم تا ماوەیەک ئیشی بەڕێوەبەرایەتیە ڕۆشنبیریەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن کتێبیان چاپ ئەکرد بەڵام ئەو پرۆژەیە وەستا کاک جەزا ئەو پرۆژەیە هەڵە نەبم ساڵێک و 6 مانگ لەمە پێش بە دیاریکراوی و بە دروستی وەستاوە من ئاگاداری ئەو حاڵەتە کاک دانا هەڵبەت ئەمەی کە من ئێڵێم ئەوە نییە کە هەموو ئیشەکانی وەزارەتی ڕۆشنبیری و هەموو ئەو دام و دەستگانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری من زەربی سفریکەم نا ئێمە باسی ئیشی باشەکەین باسی پاکردنەوەی خەوش لە شعرەکەین بەڵێ کاری ئێمە ڕاستکردنەوەی چەوتیەکە تەمەنا ئەەکەم شعر ئەوە نەبێ کە تۆ من و ئەوانی تر ئەیبینن یعنی فیلتەرێک دام بدرێ زۆر باشە کاک جەسا
پێم خۆشە بزانم کۆپیبوونی شاعیران لە نێو یەکتریە بەتایبەت لە دەقە شعرەکانە لای ئێوە چ مانایەکی هەیە پێم خۆشە مەسلەی لاساییکردنەوە کاکدانا لە ئەدەبیاتی کوردیە و بە تایبەت شعر بابەتێکی زۆر زۆر تەندروست و ئاساییە. یعنی بۆ نمونە لە شاعیرانی کلاسیکە نالی و سالم و کوردی کە لە قۆناغابوونا خۆ لاسایی یەکتریان کردوێتەوە. نامەکەی نالی بۆ سالم سالم بۆ نالی کەجۆ جۆرێک لە لاساییکردنەوەیە کاکە من لێن ناشارمەوە جۆرێک لە وەڵامدانەوەیشە. بەڵێ بەڵێ من لێت ناشارمە من جۆرێک لە با بڵێن فکرم لە شاعیرانی پێش خۆم وەرگرتووە و فکرم لە شاعیرانی دوای خۆشم وەرگرت وە لە قۆناغی ئێستاشە کاکە هەموو ئیشەکان لەسەر لاساییکردنەوەیە. کاکدانا پێشکەشکاری ئەم بەرنامەیە حتمەن ئەزمموی لە یەکێتر وەرگرتووە بۆی زۆر ئاسایە. مەسەلەی لاساییکردنەوە لە ئەدەبیاتە بە شێوە ئەکادمیەکەی بابەتێکی تەندروستە. کاک جەزا ئایا شەعر هیچ هەنگاوێکی ئەو تۆی بەرەو پێشەوە ناوە هەتا دڵمان پێی خۆش بێ لە ئێستادا؟ وڵی کاکدانا ئەمە ئەکەوێتە سەر خودی شاعیر. یعنی من لێکێک لە بەرنامەکانە کە لەگە بەڕێزێکا کردبوو باسی ئەوەت کرد ئایا لەم عەسرەدا شاعیر هەیە بتوانێت وەکو شاعیرانی کلاسیک شعر بنووسێ؟ کاکە زۆرمان هەیە. ئەگەر نەبێتە ڕێکلام و ڕێگەم پێ بدەی من نمونەی زۆرت پێڵێم. مامۆستا نەبەست پێنجێنی کە من بۆ خۆم هەر ئەیناسم ئەیگینا هیچ ئەوم نییە نەبێتە ڕێکلام بۆی یەکێکە لەو شاعیرانەی کە لەم با بڵێن لە شاری سلێمانیا ئەژی بە جوانترین شێوازی کلاسیک ئەنووسێ. ینی قەناعەت کە شاعیرانی کلاسیکیش هەروایان نووسیوە. مامۆستا عەتامانەیە هەر بە عەتای کلاسیک منشورە ڕەنگە لای بەڕێزت معلوم بێ. هەردووکیان بە نسبەت منەوە ئاشنان و چێژش لە دەقەکانیان وەرەگرم چ کاگاتا و چ کاگ نەبەست پێنجێنیش. بەڵام وەکو پێویست شعری کلاسیکیش ئەوە نییە کە دەستی بۆ بەری چونکە تا ئەو جێی من معلوماتم هەبێ و هەم لە زانکۆش بە ئەکادیمی خوێند بێتم دەزانم کە بۆ خۆی قورساییەکی گەورەی هەیە هەر لە بەحرەکانەوە هەر لە ئەو بەکارێنانی ئەو شانەوە هەم لە مەسایلی بەلاغەت و ڕەوانبێژیەکەیەوە چونکە ئاسان نییە هەموو کەس بتوانێت کاکدانا مەسەلەی شعری کلاسیک خۆی شعر چێژ و سوودی تێدا نەبوو ناچێتە قاڵەبی شعرەوە. یعنی بەنمونە من تۆ کاتێک دەقێکی منە بینی ئەگەر چێژە لێ وەرنەگرت ئەمە شعر نییە و ئەگەر سوود شت لێ وەرنەگرت ئەمە شعر نییە. سوود بە واتایی یعنی ئەم شعرە چی پەیامێکی تێیە. وێنە لە شعردا زۆر گرنگە وێنەی شعری زمان مەسەلەی ڕەوانبێژی. زۆر باشە کاک جەزا پێمان خۆشە گوێبیستی یەکێکیکە لە شعرەکانت بین ئەگەر ئامادە بێت. ئامادەیە فەرموو. وەکو تەرزە و بەفر و باران جارێک ببارێ بە سەرما تەڕم کە بە ئەشکی سۆزت بە نوێنم کاتی سەرما کە تۆم هەبێ و من بەبێ تۆ چۆن گوزەرانێک کە حاڵم هەر چۆن بوویتە بە شیرینی بۆ ژیانی ترش و تاڵم هەر ئاوا بە و نمنمداکە بەسەر کێڵگەی وشکی دڵدا خۆکاری بلبول گریانە لە بەرامبەر سەمای گوڵدا کە تۆ پڕت کردوم لە خۆت خاڵی مەکەوە بۆ تاوێ وەکو بەفری خۆر نشینان مەتوێرەوە بە هەتاوێ تۆش لەگەڵ سەمای بەفردا کلو کلوبێرە خوارێ تا بەسەر جەستەی مادوومە عشق و ئەوینت ببارێ سۆزی کپەی هەناسەکەت هەمان دەنگی بەفر و بایە نامەوێت تۆ لێم بەدووربی دام بخۆشە بەم سەرمایە. بەخێر بێتەوە کاک جەزا. کاک جەزا پابێنە سەرەوەی بزانین کە ئێوە وەک شاعیرێک حتمەن ستایلێکیان فۆرمێکی تایبەت بە خۆتان هەیە. ئەو ستایلی ئێوە چییە کە پێنووسن؟ ئایا کلاسیکە، ڕۆمانتیکە، غەزەلە، قەسیدەیە، شعرێکی ئازادە یاخود لەم با بڵێن فۆرمە نوێیە کە پێی ئەنووسرێ لە ئێستادا چییە؟ کاکدانا ئەزانی لە ئەدەبیاتە ئەوەی کە شعرە نووسێ زۆر خەترە ئەوەی کە پێ ئەوترێ خولانەوە بە دەوری یەک باسنگەیە. ینی شاعیر ناکرێت لە دەوری یەک باسنگەیە بخولێتەوە. جۆرەکانی شعر زۆرن. من بۆ خۆم
ستایلی من ڕۆمانتیکە هەندێک جاریش دەزەبم بۆ شعری ئازاد هەندێک جاریش دەزەبم بۆ شعری هایکۆ بەڵێ هەندێک جاریش نیشتیمانی بەلایانی ڕخنەیەکەی ئەو شاعری شەیە تەنها کلاسیکە نووسێ ئەوی گرنگە ناوڕۆکی شعرە توانیتە زاڵبی بەسەر ئەو جۆرانەی شعراکە باست کرد وڵی من ناتوانم بڕیار لەسەر پرسیارە بدەم بۆ خودی خۆت ئەگەر دقێک کامل بێ هاوارەکە هەموو کامل بێ بزەبێت لە زۆر بەی دەقەکانی خۆم ڕاستی سە بۆ نمونە هەیەک تەنها لە کلاسیکە جێگیرە لەبەرەوەی توانای بەسەر با بڵێن جۆرەکانی کە ئەو جۆرانەی تری شعر توانای بەسەریان ناشکێ ئەڵێ من لێرەیە ئەوەستم چونکە ئەمە ئیشی منە کاکدانا ئەوترێ خراپەکان فێریان کردم ینی من لە 2010ەوە کە ئەنووسم خاوەنی دوو بەرهەمم ڕەنگە لە هەردوو بەرهەمەکەم زۆربەی شێعرەکان پەشیمان بوو بەڵام ئەزمونێکی پێبەخشیم ئایا چی پێویستە بۆ بوون بە شاعیر ئایا خوێندنەوە زەڕوریەتە کاک جەزا بێگومان مەعریفەت بۆ شاعیر زۆر گرنگە تۆ گەر خوێنەرێکی باش نەبی ناتوانێت دقێکی کامل بنووسی نەک خوێنەری با بڵین نووسینی با بڵین ینی خوێندنەوەی ئەدەبیاتی وڵاتی خۆت هەندێک جار ئەبێ ئاگداری نەکەن دێجار شاعیر پێویستە ئاگداری ئەدەبیاتی دەوروبەرەکەشی بێ زۆر باشە کاک جەزا پێم خۆشە ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوات پێم خۆشە پەیامی کۆتایی بزانم وەک شاعیرێک چی ئەڵێن یان چیتان هەیە بۆ وتن ئەکید من لە کۆتا قسەکان ماوە هیچ سوپاسی بەڕێسانەکەم پەیامی من زۆری و بۆریەک لە شعرا دیارە زۆری و بۆریەک لە شاعیرا هەیە تەمەنا ئەەکەم ئەمە بە کۆتایی بێ و تا ئێرە بەس بێ هیوادارین ئەم قسمان بگاتە وەزارەتی ڕۆشنبیری و فیلتەرێک بۆ ئەم شتەدا بنێ سپاس کاک جەزا ئەگەر شعرێک ئامادە بێت من کۆتایی پێێنم و یین بە شعری بەڕێستان کۆتایی پێێنین بە شعرێکی بەڕێزت کۆتایی بە بەرنامەکەێنین بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامە یەکتر بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ کاک جەزا فەرموو بۆ شعرەکە چیم بۆت نەکرد چ زوو گۆڕایی خانمەکەی نێو دڵی من بۆچی دۆڕایی خۆ بڕیار بوو بۆ هەمیشە تۆ شیرین بی و منیش فەرهاد من تێناگەم ئەم ئەوینە بوای لێ هات چیم نەکرد بۆت بیرت نایە لە تاریکی چرای ڕێت بووم ئای داخەکەم تۆ هۆکاری دڵتەنگیمی بۆیە ئاوا لە دەستێ چووم چیم نەکرد بۆت لە زۆر شتم پەشیمانم بۆ نمونە ئەو دێڕانەی نووسیوم بۆت ئەو شەوانەی تاس پێدەگریاوم بۆت ئەو خەمانەی کە بۆم خواردی من تێناگەم خەتای خۆت بوو یاخود قەدەر لێمی کردی چیم بۆت نەکرد داوای دڵمە بکردایە دەرم ئەکرد شادەمار و ڕوحی من بووی خانمەکەم بۆچی وات کرد بۆ جێگەشتم بۆ ئاوا بووی بەڵێ خەمی ئەوە ئەخۆم هەر لە خۆڕا لە دەستم چووی سەرباری ئەم هەموو خەمەش ئاواتمە سەرفراز بی لە غوربەتا هەر دڵخۆش و کامەران بی چیم نەکرد بۆت لە زۆر شتم پەشیمانم بۆ نمونە ئەو دێڕانەی نووسیوم بۆت ئەو شەمانەی تاس پێدەگریاوم بۆت ئەو خەمانەی کە بۆم خواردی من تێناگەم خەتای خۆت بوو یاخود قەدەر لێمی کردی